إلهنا ما أعدلك مليك كل من ملك لبيك قد لبيت لك لبيك إن الحمد لك. براسي أمدا روجي بيشي مانجي ذي الحجة هليكي قوريه بو همو مسلمانان لسران سري زوية بونيكي صالاني خوش ويسانم لصالك يكجار دوبارا بيتوا اما فرصتو هليك خواي تعالى بو ايما رخصان دويتي تاوكو ايما بتوانين سود ور بقرين استغلالي او در روجه بكين بخون ذكرنا ولا خواي پروردگار حروكو كابرايا كتشوبي بو حج براسي اما فرصتي كي زور قوريه حق انساني مسلمان لدسي خوي ندا هول بدا ام در روجانه لهمو صالك ئاوەدان بکەرەوە بە عیبادەت و تاعەتی خوای پەروەردگار هەتا ئەو کاتەی کە خوای تەعالا حەج بە نسیبتەکە کاتەکان بەلاشمەیە لە تێپەڕ بکاو ئەم هەلە لە دەستی خۆت مەدە. وەلە حەدیثی صحیحە هاتووە جابری کوڕی عەبدوڵڵا بۆمانێ گەڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەفضل ئەیامی الدنیا ئەیام العەشر ئەفەرمێ باشترین ڕۆژانی ئەم دنیایە دەڕۆژەکەیە کە بریتیە لە دەڕۆژی ئەوەڵی مانگی ذی الحجە. ئەلبانیە فەرمێم حەدیثە صحیحە. هەر لەو دەڕۆژە ڕۆژێکی تایە کە ڕۆژی نۆیەمە کە ڕۆژێکی زۆر مبارەک و پیرۆزە کە پێ ئەوترێ ڕۆژی عەرەفە کە ڕۆژی عەرەفەش ئەتوانی بڵێ حەج عەرەفەیە وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. حەج بریتیە لە وەستان لە عەرەفە گەورەترین ڕوکنەکانی حەجە ئەکەوێتە ئەو ڕۆژەوە ڕۆژێکە کە خوای تەعالا لە گوناحەکانی خەڵق خۆشە بێ بە تایبەت ئەوانەی کە لەوێ ئامادەن ڕۆژێکە کە خوای تەعالا خەڵکانێکی زۆر لە ئاگری جەهەنەم ڕزگار ئەکا و ئازاد ئەکا. ئەگەر دەڕۆژەکەی ئەوەڵی مانگی ذی الحجە هیچ فەزڵێکی نەبوایە تەنها ئەوە نەبێ کە ڕۆژی عەرەفاتی تایە بەس بوو بۆ گەورەی و بۆ فەزڵی چونکە ئەوەندە ئەو ڕۆژە پیرۆز و مبارەکە نەک تەنها بۆ حاجیان بۆ هەموو خەڵکی. و هەروەها لەو دەڕۆژە و ڕۆژی کۆتایی ڕۆژی جەژنی گەورەیە کە جەژنی قوربان لە لای خۆمان مەشهورە عید الئەضحا ئەکەوێتە ڕۆژی دەیەمەیەوە و ئەویش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ گەورەترین ڕۆژی خوایە لەسەر ڕووی زەویە ئەعظم الئەیام عند الله یوم النحر. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم گەورەترین ڕۆژ کە خوای گەورە خەڵقی کردبێ ئەو ڕۆژەیە کە خەڵق قوربانی ئەکا بۆ خوای پەروەردگار کە ڕۆژی جەژنی قوربانە. كاتي دي ذي الحجات بيشو ابن عباس فرموي مسلمانان پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرموي هيج روجان يكنية للاي إخوة أواني أم در روجا كردوي چاكي تياخ وشويز بي للاي إخوة پروردگار لم در روجا لم در شوا كردوت جاواز خواهي تعالى خوشويسترين كردو كان للاي أويا كردوي چاكا ئەوەیە لەم دەڕۆژە ئەنجام بدرێ لەم دەشەوە ئەنجام بدرێ. وتیان ئەی پێغەمبەری خوا یعنی عەمەلکردنی ئەو دەڕۆژە کردەوەی چاکە لەو دەڕۆژە لە جیهادکردن لە غەزاکردن کە ئینسان ڕوحی و ماڵی لە پێناو خوا ئەبەخشێ لەوەش گەورەترە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ لەوەش گەورەترە. تەنها لە یەکشت گەورەتر نییە ئەویش ئەوەیە کابرا کە ئەچێ بۆ غەزاکردن کە ئەچێت نەگەڕێتە دواوە شەهید ببێ لە پێناوی خوایە بەس ئەو کردەوە لە کردەوەکانی ئەو دەڕۆژە گەورەترە. سیرکەن برا بە ڕێزەکانم کەسێک ئەگەر جیهاد بکا لە پێناوی خوایە بەخۆی و بە ماڵەکەیەوە ئەوەنەی ئەوە گەورە نییە لەو ڕۆژانە کردەوەی چاکە بۆ خوای گەورە ئەنجام بدەیت مەگەر ئەو کەسە شەهید ببێ و نەگەڕێتە دواوە.